سوپاس بوی پیشوازیا المهاتیا کردن شلای برادرت کاملا دادگری السلیمانیه براستی بو بیروریه که هم هات بینه وری که اوجی شهید کردنا شهید قلم سوران امام محمد بو و بدرفت مدید که هم سردانا اوان کسولان و بکن اوید پشتگیریا زندانیت دور آبادینان کری که ایک شوانجی که رولیوان برچا و کاملا دادگری بو و کانال پیام بو که او سر چندین هی بو حتی وگا وجید بردوام بن او پشتوانیا زندانیت بادینان کری و او بزاب و تایبتی اندام پرلمانتوان و حتی سرکردیات یا وانجی که پشتوانیا که راستی یا راستا خو زندانیت بادینان کرول همی زندانی آجی حتی وگا وجید بردوام بن بر وی چندی هم افریقل ویره آماده بین کپ ناو خوب ناو گلک زندانیا که هم سپاسی پیشوان و بکن سپاسی جی گلک آکیمه دست خوشی جی لوان بکن که سروان کارو چالاکیت بردوام بن امام رو پیشوازی من کرد لبرای برس ماونسا بدل برواری و هاوڕێکەی سەردانەکەی جەنابیان بۆ سوپاسکردنی هەڵوێستی کۆمەڵ بوو لە دۆسیەی دەستگیرکراوانی بادینان و دیفاع لە بنەماکانی ئازادی و ئازادی ڕادەربڕین لە کوردستانە ئێمە سەرڕای بەخێرانانیان سەرڕای سوپاسکردن بۆ سوپاسەکەیان و پێزانینەکەیان لە دیدارەکەمانە جەختمان کردەوە لەسەر ئەوەی هەڵوێستی نەگۆڕی کۆمەڵ بە سەرۆکەوە بە ئەنجومەنی باڵاوە بە سەرکردایەتیەوە هەموو ئۆرگانەکان فراکسیۆنی کۆمەڵ میدیاکەی کە ئێمە لە کوردستانە لە سەنگەری بەرگری لە ئازادیەکانین لە سەنگەری بەرگری لە ستەم لێکراوانین و لەسەر هەڵوێستەکەمان سوورە بین و لەسەر ئەم ڕێگایە بەردەوامە بین.